هاوڕێ ڕاستەقینەوە و تاقانە دۆستت کەسێکە کە ئەگەر تەواوی دنیات لەگەڵدا بنەوە نەبێت هەز بە تەنیایی بێ ئەوقڕەیی بکەیت و ئەگەر ئەویشت لە تەکدا بێت باگ لە هیچ چۆڕی و غەریبیەک نەبێت، یعنی جێی هەموو کەست بە بگرێتەوە. وەڵێ ئەو کات تاقەت پڕووقێنە کەوا لە مرۆڤێک بڕوانیت و ئەو سارد بێ ئاگا بێت و لەوەش ناخۆشتر بەم هۆیەوە لە خۆی بگۆڕێت و لوتی بەرز بێ. لەخوام داوایە بەرامبەر کەسێک تووشی وەها مەحەبەتێک نەبن کە بۆنێکی لە وەفا نەبردبێت و باکێکی لەم دڵە کوتەیەتان نەبێت. ئەگەر لە گشت تەمەندا یەک هاوڕێ ڕاستەقینەت ببێ گەورەترین نیعمەتی خوات پێدراوە.